ماوەی 2 ساڵە بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار نیمچە جێگیریەکی بەخۆیەوە بینیوە. ئەوەش دوای ئەو بڕیارە دێ کە بانکی ناوەندی و وەزارەتی دارایی عێراقی بۆ پڕکردنەوەی بەشێک لە خەرجەکانی بودجە بڕیاریاندا کەمێک بەهای دیناری عراقی بەرامبەر بە دۆلار بێنە خوارەوە. بەڵام ئەوەی لە چەند هەفتەی ڕابردوو ڕوویدا تویتێکی سیاسی گۆڕانکاری بەسار بەهای دیناری عراقی داهێنا بە دیاریکراویش بەرامبەر بە دۆلار. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کێ بەهای دیناری عراقی دیاری دەکات؟ ئایا سیاسیەکانن یاخود لایەنێکی پەیوەندیدار بە حکومەتەوەیە؟ کێ لەم نێوەندەدا زەرەر دەکات؟ ئایا کاتێک بەهای دراوەکان دێنە خوارەوە بکڕین یاخود بفرۆشین؟ لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەم. چەند زانیاریەک دەربارەی دیناری عراقی. بەرواری دەرچوونی دیناری عراقی ساڵی 1932 کۆد IQD دراوی کاغەزی عراق 250 دیناری 500 دیناری 1000 دیناری 5000 دیناری و 10,000 دیناری و 25,000 دیناری و 50,000 دیناری. شوێنی چاپکردنی دراو پێشتر لە وڵاتی سوئیسرا بوو، ئێستاش لە وڵاتی بەریتانیا چاپ دەکرێت. نرخی چاپکردنی یەک بانکۆنگ 4 بۆ 5 سنتە. دیناری عێراقی لە هیچ وڵاتێک مامەڵەی پێوە ناکرێت. دیناری عێراقی لە بۆرسەکاندا مامەڵەی پێوە ناکرێت. لە هەفتەی ڕابردوو سەرۆکی ڕەوتی سەدر خاوەن زۆرترین کورسی پەرلەمانی عێراقی لە تویتێکدا ئاماژەی بەوە کرد دەبێت بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار بەرز ببێتەوە. هەرزوو ئەم تویتە گۆڕانکارێکی کاتی لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان دروست کرد بە جۆرێک هەر 100 دۆلارێک 8,000 دینار لە بەهاکەی هاتە خوارەوە. بەڵام ئەم تویتە نەیتوانی بۆ ماوەیەکی دوورمەودا کاریگەری دروست بکات. بەهای دیناری عێراقی گەڕایەوە هەما نرخ کە پێشتر بانکی مرکزی و وەزارەتی دارایی عێراقی دیاریان کردهبوو. بەڵام ئەوەی جێی تێڕامان بوو تەنها لە ماوەی ئەم هەفتەی ڕابردوو زیانی ملیۆنان دۆلار بەرهاوڵاتیان و بازرگانان کەوت. ئەمەش دەرئەنجامی مامەڵەی ناهۆشیار و پژنەبەستن بە سەرچاوەی فەرمی. کاگاشم هۆکاری چی بوو بەهای دۆلار ماوەکانی پێشوو بەرامبەر بە دینار هەڵکشان و داکشانی بەخۆیەوە بینی؟ هۆکارەکەی ئەوەی بوو کە سید موقتەدا سەدر قرارێکی دەرکرد کە عەلەسەر دۆلاری دابەزێنی. بەس دۆلارەکە باقی مەرکەزیەتە 3 سایی سابتی کردیا، ناتوانین کەس تەداخلی ئەو سابتی بکە. کاکە باقی مەرکەزی قرارەکەی نەدا هەر ئەوە قرارێک لە موقتەدا سەدر کە دۆلاری دابەزێنی. دۆلاریش بەس بە حیسابی دانابەزی تا باقی مەرکەزی قرار نەدا و دانیشتنە سەندەکە و بورجەی عێراق سابت نەکرێ دیار نییە بە هیچ نەوعکی هەتا 3 سایی سابت کرا بەو سارێک باقی مەرکەزی سەر سارە بۆ دەیفرۆشتیا. باشە ئەگەر ئێستا موقتەدا سەدر تویتێکی تر کاتەوە کاریگەری دەکاتە 100 دۆلار و دینار؟ هەتا باقی مەرکەزی قرار نەدەن باوە ناخن سەر بگرین، هەتا باقی مەرکەزی خۆی قسەی نەکە سەر ناگرین. باشە ئێستا بازارەکە بەعام چۆنە؟ وڵە بازارەکە یعنی جولەی تێدا دۆلارەکە بەرەو بەرزی دەڕوە، بەرەو بەرزی دەڕوە. کڕین زۆرە فرۆشتن؟ وڵە کڕین زۆرە، کڕین زۆرە بەرە. خەڵک ئێستا ترسی هەیە لە بازارەکە چی ئەکەن؟ ناترسی نییە، یعنی خەڵک تاقیم دەکاتەوە عەلە ساس دووشەمێدا دەنیشت بەس عینە عەمامەیز دەگۆڕێنی. پێشبینیتان چییە بۆ ئەم بابەتەیەوە؟ پێشبینیمەوەی دۆلارەکە دێتەوە سعری خۆی 100 پێشبینیمە ئەلاوی ڕۆژیەوەم بۆ ساعت ئەو قرارەکە من لە سبێنی قسە بکرد عینە گوت و کاکە کەس خۆی زەرەمەند نەبی فەقیر زەرەمەند نەبی ئاگادار بێ. باشە ئێوە ئێستا لە بازارن لە بۆرسەی ئاڵوگۆڕی دراون، ئێوە زیاتر تەرکیزتان لەسەر تویتی سیاسیەکانە یاخود کار بە ئیشی بانکی مرکزی و ئەوانە دەکەن؟ بە کاری باقی مرکزی دەکەین، باقی مرکزی سەرەوەی هەمویان. دۆلار لە ماوەی هەفتەی ڕابردووە چەندی لێ بووە؟ هۆکار چی بوو؟ چەند هەزار فەرقیە بوو؟ دۆلار لە بازار بە 48 بوو ڕۆژی پێشەمە بۆ یەکشەمە تقریبان 8,000 دیناری لێ بووە. ینی بۆ ئەوەی توێتەرەکەی سەدر کارەساتێکی ڕوودا بەڕاستیت پێ بڵێم خەڵکەکی زۆر تووشی زەرمەندێکی زۆر بوو بە زۆری هاوڵاتی کەش ینی هاوڵاتیش زۆر تووشی زەرێکی زۆر بوو لەبەر ئەوەی ینی
شتەکە توێتەرەکە هەر ئەعلام بوو هیچ شتێکی ڕسمی نەبوو باقی مرکزی ئەعلانی نەکرد برێ کاکە من وەرەقەی دادەبزین دەیمە ئەوەندەی هەر کاتی باقی مرکزی ئەعلانی کرد خەڵک بفرۆشی احتیاجیا بەڵام ئەگە باقی مرکزی بەڕسمی ئەعلانی نەکرد با خەڵکە نەفرۆشی سیقەی بە کەس نکاتن ئەوڕۆ پارەی خۆی زۆر کەس تووشی زەرر بووە شەریکاتەکان پاڵی خەرچیان نەکنا ئەوانش توش زەربەنج زۆر بووە یان شەریکاتیان هەموو پارەی خۆیان نییە پارەی خەرچیان نەکنا ئەوان کڕین و فرۆشتنەوە شتوا دەکەن ئەوان توش زەرێکی زۆر بوون لەو بازاڕی خەڵکەی زۆریش ئێستاش توش زەرر بوو فرۆشتیان و کڕیانەوە وەقیرەی بە 41 و 42یان فرۆشت ئێستا بە 46 و 47 کڕیانەوە. دوایەوەی سەرۆکی ڕەوتی سەدر موقتەدا سەدر کە وتێش پێشکەش کرد دەمانەوێت گۆڕانکاری لەسەر نرخی درا بەرامبەر بە دۆلار بکەین وە بوو ئەم وتەیەکە پێشکەش کرد ناجێریکەتە ناو بازارەوە بەڕاستی نرخی دۆلار لە 140,000 دینار دابەزی بۆ 142,500 دینار بەڕاستی ئەمە وای کرد کە بەڕاستی خەرکەی زۆر زەرمەند بی ئەم زەرمەندە بەڕاستی ئەم خەڵکە کە جاروار کە گیان لە وتەیەکی وادەبی ینی هەقوایە بەڕاستی تا ئەو کاتەی تاکیب نەکەن بڕوا بە هەموو قسەیەک نەکەن لەبەر ئەم سیاسیانە ئەوانەی بۆ مەزاری سیاسی خۆیان ئەم شتانە بەکاربێنن باقی ناوەندی عراق سەربەخۆیە باقی ناوەندی تەنها دەتوانین ڕێگەی عقوبەکانەوە وتە وەربگرێت باقی ناوەندی هیچ دەسەڵاتێکی نییە پەرلەمانی حکوومەت بەسەرەوەی کە گۆڕانکاری لە نرخی دۆلار بکە بۆیە باشتر وایە خەڵک بە ئارەزووی خۆی هەر کەسێک قسەی کرد و جێڕالی نەبی باشتر وایە جێ لە وتان نەبگری کە لەلایەن باقی ناوەندیەوە لایەن وەزیری داراییەوە کە زێبەجێ دەکرێت وەزیری دارایی عراقیشکان بڕیارەیدا ئێمە لە تواناماندانیە تا 3 ساڵیتکە دەستکاری گۆڕانکاری دۆلار بکەین بۆیە باشتر وایە خەڵک دڵنیابی لەوەی چیتر دۆلاری خۆی بە قسەی چەند کەسانێک نینتی لە بازار بۆ نمونە ئێستا لە بازار شەخصەیە هاتووتە لە بازار بە 123,000 دۆلاری فرۆشتووە ئێستا دەبێت ناچار بێ بکردەوە لە بازار 136,500 ویرە بە چوو عفتیش بۆیە خەڵک باشتر وایە تەنها جێ لە بڕیاری حکوومەت بگرێ کەسی بڕیارێک دەدەچی ئەم بڕیارە هەوا. دۆخی ئابووری عێراق لە ساڵی 2021 سەدا 93 پشتی بەداهاتی نەوت بەستووە داهات 92 تریلیۆن دینار خەرجیەکان 150 تریلیۆن دینار کورتێنانی بودجا 58 تریلیۆن دینار ژمارەی موچەخۆران لە عێراقدا 6 ملیۆن فەرمانبەر لە ساڵانی ڕابردوو وەزارەتی دارایی عێراقی و بانکی مرکزی بڕیاریاندا بەدابەزاندنی بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار ئەمەش یەکێک بوو لە بیانۆکانی حکومەت و بانکی ناوەندی عێراق کە بەهۆی خەرجی زۆر و بربڵاوەکانی حکومەتەوە یەدەگی دراوی بیانی لە ژێر مەترسی و کەمبوونەوەدایە لە ئێستاشدا یەدەگی دراوی بیانی لە بانکی ناوەندی نزیکەی 7 ملیارد دۆلارە. ژمارەی بانکە حکومەکان لە عێراق بانکی ڕافیدەین بە سەرمایی 226 ملیارد دینار بانکی ڕەشید بە سەرمایی 2 ملیارد دینار بانکی پیشەسازی بە سەرمایی 175 ملیارد دینار بانکی کشتوکاڵی بە سەرمایی 155 ملیارد دینار بانکی خانوبەرە بە سەرمایی 50 ملیارد دینار بانکی نەهرێنی ئیسلامی بە سەرمایی 150 ملیارد دینار بەڵام ئەوەی بۆ تا گرفتی سەرەکی نەبوونی سیستەمی بانکی و هەیکەلی بودجەی عێراقە زیاتر لەمەش بوونی باڵادەستی حیزبە بەسەر دام و دەستگا حکومەکانەوە شارەزایانی بواری بانکی چی دەڵێن لەم بارەیەوە؟ حقيقة الموضوع اليوم موضوع مهم جدا الاستقرار الدينار العراقي لراستیدا ئەمە بابەتێکی زۆر گرنگە جێگیربوونی بەهای دیناری عراقی بابەتێکی گرنگە بۆ ئابووری وڵات تەنانەت بۆ دەرەوە و ناوەوەی وڵاتیش چونکە ئەمە شتێکی ڕوونە کە عێراق وڵاتێکی هاوردەکارە ڕێگام بدە ئەم بابەتە بە وردی باس بکەم هۆکارەکانیش چین بەرزووی نزمی بەهای دینار کاریگەری زۆری هەیە تەنانەت لە بابەتی گرێبەستەکانی حکوومەت و کەرتی تایبەتی هەروەها کاریگەری ڕاستەوخۆشی بەسەر نرخی کاڵا و پێداویستەکانەوە هەیە من هەمیشە دەڵێم جێگیربوونی دراوی هەر وڵاتێک وابەستەیە بە زیادبوونی ڕێژەی وەبەرهێنانی بیانی چونکە ئەمەش وەک دڵنیاییە بۆ وەبەرهێنەران
ئەگەر باسی دیناری عراقی بکەین لە ڕاستیدا هاوڵاتیان زۆر دوودڵن لە بەکارهێنانی دینار زیاتر مامەڵە بە دۆلارەوە دەکەن ئەمەش هۆکاری سەرەکی بۆ ئەوە دەگەڕێتەوە کێشە گەورەکە هەیکەلی بودجەی عێراقا لە هیچ وڵاتێکی دنیادا نییە بودجەی تەشغیلی بەو ڕێژە گەورەیە بێت لە عێراق 65 تریلیۆن دینار دەڕوات بۆ موچەی فەرمانبەران و خانەنشینان ئەمە لە هیچ شوێنێکی دنیادا بوونی نییە سەرچاوەی داهاتی ئێمە تەنیا نەوتە ئێستا نرخی ئەو بەرهەمە بەرز بۆتەوە بەڵام خەرجیەکانیش لە زیادبووندایە بۆیە لە ڕاستیدا ئەمە پێویستی بە ڕێخستنەوە هەیە ئەمەش وەک دڵنیاییەک بۆ جێگیربوونی بەهای دیناری عراقی هذا المليون نسمة ايش قد تحتاج مصاريف ئایا دیناری عراقی لەژێر سەیتەرە و کۆنتڕۆڵی بانکی مرکزیە یاخود لەژێر سەیتەرەی حیزبایە لە عێراقدا يعني بالتأكيد أنت المصاريف الباهظة اللي تصير بالموازنة العراقية هي أكو تأثيرات حزبية عليها بەدڵنیاییەوە حیزب کاریگەری زۆری هەیە بە سەرتەواوی جونگەکانی حکوومەتدا بۆیە هەندێک کات بانکی ناوەندی ناتوانێت بڕیاری یەکلاکەرەوە بدات بۆیە ئەمە زۆر بەڕوونی دیارە کە حیزب کاریگەری تەواوی لەسەر بودجە و موچە و فەرمانبەرانی شەیە تەنانەت پارەیەکی زۆر لە فەرمانگەکانی حکوومەت دیار نامێنێت کە بۆ پرۆژە و خزمەتگوزاریەکان تەرخان کراوە وەک لە پێشووتر ئاماژەم پێکرد ئەمە پێویستی بە ڕێخستنەوە هەیە بەم بودجە زۆرە عێراق دەتوانێت زۆرێک لە کێشەکانی بێکاری تەواوی پرۆژە استراتیژیەکان پێچارەسەر بکات بەڕێوەبردننی بودجەی عێراق زۆر لاوازە ئەمەش مەترسیەکی گەورەیە ئەی ئایا لە عێراقا باسی ئەوت کرد هەموو کێشە و مەشاکیلە هەیە لە میزانی حکومەتە هەیە لە خەرجیەکانە مشکلەی هەیە ئایا سیستەمی بانکی چ دەورێک و چ ڕۆڵێکی خۆی دەبینێت بۆ عێراق هذا السؤال مهم وهذا السؤال ما يروح فقط للقطاع المصرفي ئەمە پرسیارێکی گرنگە ئەم سیستەمە نەک بۆ بانکەکان بەڵکو بۆ تەواوی دامەزراوە حکومی و تایبەتەکان گرنگە سیستەمی بانکی ڕۆڵێکی زۆر گرنگ دەبینێت لە ڕێخستنەوەی کاروبارە داراییەکان بەڵام دەبێت بڵێم بەداخەوە سیستەمی بانکی لە عێراق زۆر لاوازە بەڵام ئێستا بانکی ناوەندی لە هەوڵدایە لە ڕێگەی داڕشتنەوە بە بەرنامەیەک بەجددی کار لەسەر ئەم بابەتە بکە تەنانەت نزیکەی 15 میلیارد دیناری تەرخان کردووە بۆ ئەم بابەتە چونکە ئەم بابەتە هەر بەتەنها بۆ کەرتی حکومی نییە بەڵکو کەرتی تایبەتیش دەگرێتەوە لە ڕێگەی ئەم سیستەمەوە کەرتی بازرگانی و پیشەسازی کشت و کاڵ بوژانەوەی زیاتر بەخۆیەوە دەبینێت دەبێت زۆر گرنگی بە کەرتی تایبەت بدرێت بۆ ئەوەی دەستبەرداری ئەوە بین کە خەڵک لە کەرتی حکومیدا بمەزرێت بەپێی ئەو تەخەسوسەی بەڕێستان هەتانە بەپێی ئەو شارەزای پسپۆڕی بەڕێستان هەتانە ئایا بەهای دیناری عێراقی جێگیر دەبێت یاخود گۆڕانکاری بەسەردادێت والله يا أستاذ دياري إحنا إذا ما نخفف التأثيرات لە ڕاستیدا ئەگەر دەستی حیزب لەسەر سەرجەم کاروبارەکانی حکوومەت کەم نەکەینەوە لەسەر بودجەی عێراق پلانەکانی وەزارەت بە تایبەتیش بانکی ناوەندی ئەوە دۆخەکە باشتر نابێت لەوەی کە ئێستا هەیە ئێمە دەبێت ئیدارەیەکی باشی سەرجەم بە ڕێبەرایەتیەکان بدەین بۆ کەمکردنەوەی خەرجەکان بۆیە ئێستا لەو بڕواایە نیم هیچ گۆڕانکاریەکی ئەوتۆ بەسەر بەهای دیناری عراقی بێت ما تسمح لها أنه تتحرك بمرونة وتتحرك بتعزز سلطة القانون في مؤسساتها البلد يروح إلى الوجود ژمارەی بانکە ئیسلامی و تایبەتەکان لە عێراق بانکی ئیسلامی 27 بانک بە سەرمایەی 20 تریلیۆن دینار لقی بانکی ئیسلامی بیانی لە عێراقدا 2 بانک بە سەرمایەی 120 میلیارد دینار بانکی بازرگانی 24 بانک بە سەرمایەی 12 تریلیۆن دینار لقی بانکی بازرگانی بیانی لە عێراق 10 بانک بە سەرمایەی 500 میلیۆن دۆلار هۆکارەکانی ڕاگەیاندن ڕۆڵێکی گرنگ و کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لەسەر جوڵاندن و هەستی بەکاربەران بەگشتی بەکاربەرانی نەهۆشیار ڕێژەی ئاڵوگۆڕی درا و خواست لەسەر دۆلار لە بازاردا پێچەوانە بۆیە خەڵک لە ماوەی هەفتەی ڕابردوو دەهاتنە بازاڕەکان و دۆلارەکانیان دەکردە دینار ئەمەش بە مەبەستی قازانجکردن بەڵام دۆخەکە پێچەوانەبەوە هاوڵاتیان زۆرترین زیانیان بەرکەوت بۆیە بازرگانان چی دەڵێن لەو بارەیەوە بە شێوەیەکی گشتی ئەو گۆڕانکاریایی لە هەفتەی ڕابردوودا ڕوویدا چی بوو؟
کاکسالار بۆ ئێمە ئەوەنە وابەستین بە بەهای دۆلارەوە ئەوە لە هەفتەی ڕابردووە بە تویتێکی سیاسی گۆڕانکاری زۆر هاو لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە دۆلار ئەمەندە تەسیری هەیە لەسەر بازاڕەکانی هەرێمی کوردستان طبیعی هەستانی دۆلار ئەو سەفەرێکە هەفتەکەی دی بوو قەزیەکی تیارێکی سیاسی بوو ئێعازەشیدا دۆلار هەستا و دۆلار هاتە خوارێ یعنی دیعا کرا لە ناو بازاری کە دۆلار هاتە خوارێ گوتیان بە قەراری نێودەوڵەتی و ئەو شتانەیە وەژ نەبوو خەڵکەکی خۆ ڕانەگر هەیە لە بازار بازرگانەکانمان ڕێزش تایبەتیم لێیانێ ناتانن خۆیان ڕابرن خاستن لە بازاری دۆلارێ خۆیان ڕەسەن زوو دۆلارەکەی دەفرۆشن پاش سێ ڕۆژکە دۆلاری دەکەن زەرەر دەکەن ئەوجا دەبتە ناخۆشی و مەشاکل پیا دەبی ینی لە بازارێ ئەوجا ئینسان نابێ ڕەسەن زوو ماڵی خۆی بفرۆشی دەبی ئینسان خۆڕاگر بی هەستان و بەرزبوونەوەی دۆلار و هاتنە خوارێ قەرارێکی نێودەوڵەتیە بریاری نێودەوڵەتیە بریاری بانکی بەرەکەسیە بریاری وەزارەتی دارایی عێراقی فدراڵە ئەو شتانە ڕوونەدا بوو ڕەسەن بەس تارێک لەبەرەوەی پێکهێنانی حکوومەت لەو گۆڕەیە و دانانی سەرۆک وەزیران و دانانی سەرۆک کۆماری عێراق بوو یان لەسەر ئەو قەزایە بۆ ئێستا دۆلار وەچ خۆی مایتەوە هاتنە خوارەی دۆلار دەگەڕێتەوە سەر قازانجی هاوڵاتیان شتێکی سیاسی بوو ینی بەڵێ هاتنە خوارێ بەسەرکردن زەرەری هاوڵاتیانە لەبەرەوەی موادەکە ئێستا ئەمە هەموو موادەکانمان هاوردە دەکەین لە ئەترافمان لە تورکیا و لە ئێران لە ئوکران لەو زیانە هەموو بە دۆلارە لێرە کەم چشت هێشە بەخۆی کە لە فرۆشتن بە دیناری عێراقی ئەی لە وردە شتەکان ئەتوخانی دەکری هە بە دۆلارە سیارێ دەکری بە لۆدارە مەعامەلەیە گەورە زۆری بە دۆلاریە یعنی نییە بە دیناری عێراقی کەمە جا ئەوەیە مۆزعەکەی دۆلار نەکو بریارێکی سیاسیە ئەوە نییە برێ دۆلار هاتە خوارێ ئێستەوە چ خۆیتی سارەکەی دۆلاست کاک سالار ئێوە مەسەلەن لایەنێکی پەیوەندیدارن لە ڕووی بازرگانیەوە خۆت باست کرد ئەمە زیان بەر هاوڵاتیان دەکەوێت چۆن بتوانین چۆنڵی سعرێکی ئیستیقلال لە بازاڕەکانە دیاری بکەین بۆی هاوڵاتیان وەکو بازرگانان یان چۆنڵی ئیستیقلالی وەسعەکە نەکەین وڵی دەبی بەعام بەخۆی بازرگان دەبی تەماشای زروفەکەمان بکاتن خاستان زروفی هەرێمی کوردستان ئەوەلەن لەبەرەوەی بەخۆت دەزانی ینی خەڵک زۆر نەهامەتی دیتە دەبی ئینسان کەمخۆر و دایم خۆربی لە مەعاملە و لە تیجارەتە خاستن لە ئیشی خواردن لە خۆراک و لە برنجە و شەکرە و مەعجونە و زەیتە چەندیش ئێستا ماشەڵای لێبی ئەوڕۆ ئەو هجوومەی ئوکرانی ڕاستیەکەی بازارەکەی گۆڕانکاری کرد گۆڕانکاریی عالەمیە ینی هەموو جیهانە نەک بدەین هەرێمی کوردستانە یان عێراقە ئێستا احتیمالی هەیە ئەگەر ئەو شەڕە ڕامنەوەستی بلێن گەلم وچینە هەتا 780 دۆلاری تەنی دەبی من دوێنێ معامەلەم کردێ بە 430 دۆلاری بوو لە کەنەدای ئەوڕۆ ئەو سعرە نییە کە پاش ئەو هجوومەی رووسیا لەسەر ئوکرانی چکە 135 گەنم و موادەکانی دیکە بلێن شەندەریە و جۆیە و زەیتە و نۆکە و فاسولێ ئەو شتانە نیسکە ئەوانە نییە 135 لە ئوکرانیا و رووسیای دێ لەو منتیقانە دێ لۆمە ئەو منتیقانە باشتە لەبەرەوەی نەقلی هەرزانترە نێزیکتریشە زووتر دەگاتێ وەکو بلێن کەنەدا و ئەمریکا و جیهانی دیکە نییە ئوسترالیا نییە ئەو ئێستا نرخی دۆلار دینار بەرامبەر بە دۆلار جێگیرە هیچ مشکلەی نییە چ لە هەرێمی کوردستان چ لە بەغاش چکە بەڕاستی عێراق هەموو معاملەی بە دۆلارە ئیشە ڕئیسیەکان باشە بەگشتی ڕەوشی بازرگانی لە هەرێمی کوردستان چۆنە بینیتەوە واللهی ئێستا هەرێمی کوردستان زۆر باشتر لە خوارێ من خۆم بە جەنابی وەزیری بازرگانی عێراق گوتم ئەو ئیشانە ئەنگۆ هەندێک تەماشای هەرێمی کوردستان بکەم بزانە ئەو کارگانەیان دروست کرد ئەو پرۆژان خلالی 1 ساڵی جەنابتان ئەو شتەی تەقلیدی بکەن لێرەش بکەن لە بەغا لە مووسڵ لە شارەکانی دی زوو قەرار بدەن قەراری بریاری ئیسنایی دەربینن بازرگان بچی گەنمی بینی بێگومرگ بێ ئەوە ئایوە ئەگەر ئەو تەسیل ئومورانە نەکەن ئیشەکان ڕادەوەستێ ئێستا ئەوان کەتینە داوی خۆیان نازانن چ بکەن ڕۆژێک بەحث دەکەن خەزینمانێ ڕۆژ نییە 285 کارگەمانەیە ئێستا کەس گەنمی نییە بەهای دیناری عێراقی لە ساڵی 2020 بەهاکەی
بە ڕێژەی 120 بەرامبەر بە دۆلار هاتە خوارەوە. یەدەکی دراوی بیانی لە بانکی ناوەندی عێراق 7 ملیار دۆلارە. ڕۆژانە بانکی ناوەندی عێراق زیاتر لە 100 ملیۆن دۆلار دەخاتە بازارەوە. لە ئێستادا 100 دۆلاری ئەمریکی بەرامبەرە بە 146,000 دیناری عێراقی. ڕای شارەزایانی ئابووری چییە دەربارەی ئابووری عێراق و بەهای دیناری ئەو وڵاتە و کاریگەری بەرز و نزمی ئەو دراوە لەسەر بازاڕەکانی کوردستان و عێراق؟ چارەنووسی بەهای دراو لە هەر وڵاتێکە لە ڕاستیە ئەبێت لەژێر بڕیار و یەکلاکردنەوەی بانکی مرکزیە بێت بە هەموو شێوەیەک و بانکی مرکزیە جیهەتێکی سربەخۆیە لە هەموو جیهەتەکانی کەی ناو حکوومەت واجباتی خۆی هەیە. هەر بڕیارێک لە بانکی مرکزیەوە دەرەچێت بۆ سەقامگیرکردن و بەرەو پێشبردننی ئابووری هەموو وڵاتە بەڕاستی ئەوەی وەزیفەی سەرەکی بانکی مرکزیە. بەڵام بەداخەوە لە عێراقا ئۆکۆڵەن هەموو شتێک واردە. هەر گۆڕانکاریەک کاریگەریەکی زۆر نێگەتیڤ بێت لەسەر حاڵاتیان، یعنی حتا بە بەرزکردنەوەی بەهای دینار یان دابەزاندنی بەهای دینار. ئەگەر دۆلار بەهای دینار بەهێز بکرێت دیسان ئەوەش کاریگەریەکی نەرێنی ئەبێت لەسەر لە بیدایەتەوە کاریگەریی زۆر نهێنی ئەبێت. دوایی هەڵاوسان دابەزێنێت کاریگەریی پۆزیتیڤ بێت لەسەر گیرفانی خەڵک، لەسەر مستەوای گیرفانی خەڵک. بەڵام لێکدانەوەی نێگەتیڤی بۆ ئەکرێت بۆ بودجەی حکوومەت. لەبەرەوە حکوومەت کاتێ بڕیارێکی وا ئايات بەرزی ئەکاتەوە بەهای دینار یان دای ئەبەزێنێت ئەبێ ڕەچاوی کاریگەریەکانی دواتری بکات لەسەر گیرفانی خەڵک. وامە چاوەڕوان کراو بوو هەر وڵاتێک کە ئەمە ئەکات ئامادەکاری بۆ ئەکات کۆنتترۆلی نرخەکانەکە لە بازاڕە و لە هەمان کاتە ڕێژەی نزمی موچە بەرز ئەکاتەوە بۆ ئەوەی ئەو بڕیارە کاریگەری نەبێت لەسەر گیرفانی خەڵک، لەسەر مەعیشەتی خەڵک. 2000 ئابووری پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە خۆشگوزەرانی خەڵکەوە هەیە. کاتێکن ئابووری ئەم وڵاتە بەشکەوتووە ماناوە خەڵک دڵخۆشترە بە شمانێکی زۆر زۆر سادە. ئەوە ڕەچاوی ئەوە بکرایە کە نەکرا بەداخەوە، تەنها لایەنەکەی حکوومەتی بەرچاوگیرە و ئیشی خۆیانیان کرد، ئیتر میلیەتیش چی دێت تا بێتیان. هەموو داتا و ئاماژەکان ئەومان پێ دەڵێن کە عێراق پێش قەیرانی دارایی قەیرانی بەڕێوەبردننی هەیە. هەر ئەمە ژوای کردووە ڕێژەی گەندەڵی لەو وڵاتەدا ساڵ لە دوای ساڵ لە زیادبووندایە. هەر بۆیە ئەم ساڵ عێراقیەکان ساڵێکی سەختی ئابووریان دەبێت. کورد قسێکی هەیە دەڵێ کە کاتێ ناخۆشی هەیە بکڕە، کە کاتێکیش دەبێتە شایی و ئاهەنگ بفرۆشە. بۆیە هەر بڕیارێکی سیاسی یاخود هەر قەیرانێک دەبێت بە هیچ شێوەیەک دراوەکانتان یاخود سەرمایەکانتان یاخود ئەو کانزابە نرخانەی هەتانە مەفرۆشن. ڕێنمایە ئابووریەکان ئەومان پێ دەڵێن ئەگەر دەتەوێت لە هیچ کاتێکە تووشی زەرەر و زیان نەبیت ئەوە بەشێک لە سەرمایەکەت بکەرە دیناری عێراقی و دۆلار و بەشەکەی تریشی بکەرە زێر بۆ ئەوەی تووشی زەرەر و زیان نەبیت.